لەم کۆمەلگای شاری هارسنبەرگی خۆرهەڵاتی ڤێرجینیا دانیشتوانەکەی ناگاتە 50,000 کەس، بەڵام لە کاتی کۆمەک کۆکردنەوە بۆ ئەو ڕێکخراوە ناحوکمیانەی خزمەت بە کۆمەلگەکە دەکەن وەک دەرەکەوێت درێخیان نەکردووە. زیاتر لە $5 ملیۆن کۆ کردوێتەوە. ڕۆژێک بە دیارکراوی بۆ کۆمەک بەخشین بۆ تەواوی کۆمەلگاکەمان کۆمەک بە ڕێکخراوی ناحکومی ئەوان کاری زۆر باش دەکەن. ئیدی ڕێکخراوی هونەری یان ژینگە و ژنان و ئەوانی تر. بەهۆی کاری ئەمانەوە کۆمەلگاکەمان بەرەو پێشەوە چوو. ڕۆژێک بۆ بەخشین وەک پێزانینە بۆ کارەکانی ئەوان. هەر کارێکی بە کۆمەڵ ئامانجی باش دەپێکرد. ئەوەندە بەس بووە ڕێکخراوێ هەستێ بە هەڵمەتەکە. ئیدی کۆمەڵگەی زیندوو هەر چاوی لە دەستی حکوومەت نییە. خۆ ئەمریکا وەک دەڵێن دەوڵەمەندترین وڵاتی سەرزەمینە. بەڵام تاکیش لەم کۆمەڵگەیە بەخشین بە ئەرک دەزانێت. لە بەرامبەردا سیستەمێکیش کۆی ژیانی ڕێخستووە. ئەو کۆمەکانە لە گەڕانەوەی باجی ساڵانە بەشێکی دەگەڕێتەوە بۆ خاوەنەکەی. لەو باوەڕادام خەڵکی هارسنبەرگ و ڕۆکینهام کۆمەڵگەیان خۆش دەوێت. دەخوازن گەورە و پێش بکەوێت. لەبەر ئەوە بۆ خەڵک کۆمەکی بەخشیوە دەیانەوێت خۆشەویستی نیشان بدەن و ببن بە بەشێک لە کارێک کە لە خودی خۆیان گەورەتر بێت. لە ڕاستیە ئەوەی کە زۆر گرنگە لێرەیە بەشداریکردنی هەریکێک لە ئێمەیە وەکو تاکە کەس لەو شوێنەی کەلەی ئەژین. جا گرنگ نییە لە چ جوگرافیایەکی ئەم دنیاە بین. مەولانای ڕۆمی قسەیەکی جوانی هەیە ئەڵێ لە هەر شوێنێک بوویت ببە بە دڵی ئەو شوێنە. جا هەدەفی من لە بەشداریکردن لەو پرۆژەیە ئەوە بوو بەڕاستی کە منیش مادەم لێرەم بۆ نابا منیش بەشدار بم بەردێک بخەمە سەر بەردێک و بەشدار بم لە ئاوەدانکردنەوەی ئەم وڵاتەیە لەو شوێنەی کە پێویستی بە منە. ڕێکخراوی ئەوە کۆمیونیتی لە هارسنبەرگ کە لانەواز و بێڕێو شوێنەکان ڕووی تێدەکەن بەشێکی زۆری ئەو کۆمەکەی بەرکەوتووە. ڕێکخراوی هونەریش پارەیەکی باشی ئەو پاداشتەی وەرگرتووە، بەڵام پرسیارەکە لەوەدایە لە کۆمەلگایەکی تا ڕادەیە کشت و کاڵی بۆچی دەبێت کۆمەک بە هونەر بگاتە ئەو ئاستە باڵایە؟ بەشێک لە کۆمەک بۆ ئێمە هاتووە ئێمەش دەیخینە خزمەتی هونەرمەندەکان. بۆ نمونە پرۆژەیەکمان بۆ هونەرمەندانی شێوەکار هەیە بە ناوی سەرەتای هەینی. لە هەموو مانگێکدا 13 شێوەکار کارەکانیان دەخەنە ڕوو. ئەوە کۆمەکیەکە بۆ شێوەکارەکان. خەڵقیش لێرە هوشیارن بۆیە کۆمەکی باشیان بە ڕێکخراوەکەمان داوە. ڕێکخراوی باشترین کۆمەلگا کە ڕۆژێکی بۆ بەخشین دیاری کردووە کاتی هەڵمەتەکەی دەست پێ کردووە چاوەڕوانی ئەو بڕە پارە زۆرە نەبووە $9 ملیۆن لە چاو ساڵی ڕابردوو کە زیاتر لە 300,000 بووە. بەڵام لەم وڵاتە کاری خۆبەخشی و بەخشین بۆتە بەشێک لە ئەرکی سەرشان لە منداڵیە و فێریە بن. لە سەرەتادا هەستم بە دڵەڕاوکەیەکی زۆر کرد. مەزەندەی ئێمە بۆ 300,000 بوو. ئەوەش پارەیەکی زۆرە. من ترسم هەبوو سەر نەکەوێت. هەموو ڕێکخراوە ناحکومیەکان لەم هەڵمەتە سوود دەبینن. کاتێ پارەکە گەیشتە $9 ملیۆن بەڕاستی هەستم بە خۆشحاڵەیەکی زۆر کرد. ئەو پارەی کۆکراوەتەوە زیاتر لە $536,000 ئاوردانەوەیەکە لەو خەڵکەی بێلانەوجێن یان خزمەتی هونەر و ژنان و ژینگە یان بوارە کۆمەڵایەتەکانی ترەکەن. لە ئەمریکا وا فێرکراون کۆمەک کۆکردنەوە و کاری بە کۆماڵ ئەرکە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، شاری هارسنبەرگ لە ویلایەتی ڤێرجینیا.